جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردی ڕێگرنگترین هەواڵەکان هەڵمەتی زاگرۆسانە لە کامیاران و ڕەوانسەر برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە ناڕوونی شارەنووسی بەندکراوێک لە شاری بۆکان مانگرتنی معلمانی خەریت خەدەمات لە سیستان و بەلوچستان چالاکی لاوانی شۆڕژگەری تاران بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە ڕێپێوانی لایەنگرانی فەلەستین لە لەندەن و قوربانی بوونی 50 کەس بەهۆی هێرشەکانی سووریە بۆ سەر ئیدلب. درێژە هەواڵەکان هەڵمەتی زاگرۆسانە لە کامیاران و ڕەوانسەر بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 18 مانگی سەرماوەز و لە درێژەی هەڵمەتی زاگرۆسانە لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان ژینگە دۆستانی شارەکانی کامیاران و ڕەوانسەر نەمام و دنکی بەڕوویان لە دۆروبەری ئەو دوو شارەدا چەند بەپێ زانیاریەکان ژینگە پارێزان و ئەنجامانی ئەنجومەنی چرۆ لە ڕەوانسەر و لایەنگەرانی سروش لە کامیاران بە شێوەیەکی بەرین لە هەڵمەتی زاگرۆسانە بەشداریان کردووە و بەدەیان نەمام و دنکی بەڕوویان لە چیاکانی دۆروبەری شاردا شاندووە. ژینگە پارێزان داوا لە خەڵکی کوردستان دەکەن پەیوەست بۆ هەڵمەتە ژینگە پارێزیە بن تا پێکەوە جوانی و سروشتی کوردستان بپارێزن. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەزی 1402 دوو کۆڵبەری خەڵکی سەقز بە ناوەکانی عادڵ محەممەد نژاد و ئومێد ئیبراهیمی بە تەقەی هێزەکانی ڕۆژین بریندارکران. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی پێنجشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتنە بۆ سەی هێزەکانی ڕۆژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. لە ئاکامی دەستڕێژی گولەی هێزەکانی هەنگی مەرزی دوو کۆڵبەری لاوی خەڵکی سەقز بە ناوەکانی عادڵ محەممەد نژاد و ئومێد ئیبراهیمی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکران. ناڕوونی شارەنووسی بەندکراوێک لە شاری بۆکان بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ پاش تێپەڕبوونی 19 ڕۆژ بە سەرکاتی دەستبەسەرکانی ئەحمەد شایانپور لەلایەن ئیدارەی سڵاتەوە لە شاری بۆکان هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لەبەردەستانیە. ئەحمەد شایانپور ڕۆژی دووشەممە 29 خزەڵوەری 1402 لەلایەن ئیدارەی سڵاتی بۆکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بە پێزانیاریەکان بە دوواداچوونی بنەماڵەی ئەحمەد تا بە ئەمڕۆ بەیەکان بووە و بنەماڵەکەی نیگارانی دۆخی تەندروستی ناوبراون. کوژرانی ژنێک لەلایەن خەزوریەوە لە ورمێ ڕۆژی شەممە 18 سەرماوەزی 1402 ژنێکی لاو بە ناوی ڕۆیا ئەمینی خەڵکی یەکێک لە گونجەکانی دۆروبەری ورمێ لەلایەن خەزوریەوە بە چەکی گەرم کوژراوە. بە وتەی پۆلیسی شاری ورمێ چاوانبار دەست بەسەرکراوە و لە لێپرسینەوەکاندا ڕاگەیاندووەکە بەهۆی کێشەی خێزانیەوە ئەو جەنایەتی ئەنجامداوە. هەروەها خەڵکی ئەو گوندەش بە مێدیەکانیان وتووەکە لە نێوان ژن و پیاوێکی ئەندامیە و بنەماڵە دەمەقاڵی هاتووەتە ئارەوە و کاتێک بوتکی بنەماڵەکان نێوانگیری کردووە خەزوری بە چەک تەقەی لێ کردووە و هەڵاتووە. گیانەدەستانی دوو هاوڵاتی بەهۆی گازگرتووی لە کەنگاوەر بەپێ هەواڵی گەیشتوو بەیانی شەممە 18 سەرماوەزی 1402 دوو هاوڵاتی خەڵکی گوندی ڕۆستەمابادی سەر بە شارستانی کەنگاوەر بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستا. بەپێ ئامارە دەوڵەتیەکان ڕێژەی قوربانیانی گازگرتووی و ژاراوی بوون بە گازی مۆنۆکسیدی کاربۆن لە پارێزگای کرماشان لە ئاز ئاماری کێشوەری بەرزترە و لە سەرەتای ساڵی 1402 تا بامڕۆ 10 کەس بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستناوە. مانگرتنی معلمانی خەریت خەدەمات لە سیستان و بەلوچستان ڕۆژی شەممە 18 سەرماوەز معلمانی خەریت خەدەمات لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی دەستیان لە کارکێشایەوە و کلاسەکانی دەرسیان داخست. بە پێڕاپۆرتەکان معلمانی خەریت خەدەمات خوازیاری پێدانی حەقدەستە دۆخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە پەرزەختی بیمە و گۆڕانی دۆخی پیشەی بوون. بە وتەی معلمانی ناڕازی ماوەی 9 ساڵە بەرپرسانی ئاموزش و پەروەرش بەڵێنی درۆیان پێدەن و ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخی معیشەتیان خراپتر بووە. شایانی باسەکە زۆربەی قوتابخانەکانی بەلوچستان بەهۆی مانگرتنی معلمان دەخراوە.
کۆبوونەوەی خەڵکی بەلووش دژ بە لایحەی ڕەزاقی سوپای پاسداران لە میرجاوە. ڕۆژی شەمە 18 سەرماوەزی 1402 دانیشتووانی سەر سنوور لە شارستانی میرجاوە لە بەردەم شوێنی زانوستانی فەرمانجەکانی سوپای پاسداران کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی گەڵاڵی ڕەزاق بوون. بە پێزانیاریەکان سوپای پاسداران دەیەوێت لە ڕێگەی بەکردەوە دەرهاوردنی گەڵاڵەی ڕەزاق بە تەواوەتی دەست بگرێت بەسەر جەهاتەکانی سەر سنوور و نانی سەدان بنەماڵی بەلووچ ببڕێت. دانیشتوانی سەر سنووری میرجاڤەش ڕۆژی شەمە لە بەردەم شوێنی زانوستانی فەرمانجەکانی سوپای پاسداران کۆبوونەوە، بەڵام لەلایەن چەکدارانی سوپاوە هەڕەشەیان لێکرا کە ئەگەر کۆتایی بە کۆبوونەوەکانیان نەهێنن ڕاستەوخۆ تەقەیان لێ دەکرێت. چالاکی لاوانی شۆڕژگەری چاران بۆ درێژەدان بە شۆڕشی ژینە. ڕۆژی شەمە 18 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە لاوانی شۆڕژگەری چاران لەسەر مەزاری موحسین شکاری و حەمید ڕەزا ڕۆحی کۆبوونەوە و کچان و کوڕانی ئازادیخواز دیواری شاریان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێی هەواڵی گەیشتوو ژنانی شۆڕژگەر لە شاری چاران لەسەر مەزاری موحسین شکاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە کشان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری چەڵاب لەسەر مەزاری حەمید ڕەزا ڕۆحی کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیک یان بەختکردوانی شۆڕشی ژینە بن. بە پێی ڤیدیۆ وێنانێ بەدەستمان گەیشتووە ئازادیخوازان بە هەڵواسینی بەنێر و نووسینی دروشم دژ بە ڕژیمی ئیسلامی درێژیان بە شۆڕشی ژینەداوە. گیانەدەستانی 5 کرێکار بەهۆی گازگرتووی لە کوهدەشت. ڕۆژی شەمە 18 سەرماوەزی 1402 5 کرێکاری ئەندازیاری شرکەتی نەوت لە کاتی پاکردنەوەی کۆگای نەوتی بەردئەسپی گەندابە لە شارستانی کوهدەشت تووشی گازگرتووی بوون و گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان 5 کرێکاری ئەندازیار بە ناوەکانی حەسەن لوتفی، عەلی ئەحمەدجوو، ئەمین تالبیان، عەلی ئەکبەر جەباری و محەممەد ئەحمەد لە وێزگەی پۆمپاژی نەوتی بەردئەسپی گەندابەی کوهدەشت تووشی گازگرتووی بوون و گیانیان لەدەستاوە. شایانی باسەکە هێشتا تەرمی ئەو 5 کرێکارە لە مەخزەنەکە دەرنەهێنراوە و هەوڵەکان بەردەوامە. سەپاندنی زیندان بەسەر شالاکێکی سنفی لە ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا دەزگای قەزای ڕژیم سزای 1 ساڵ زیندانی بەسەر تینا دێلجوو، مامۆستای زانکۆ و چالاکی سنفی خەڵکی پارێزگای گیلاندا سەپاندووە. تینا دێلجوو شالاکی سیاسی و کۆمەڵایەتی گیلک، مامۆستای زانکۆ و دانیشتووی شاری ڕەشتە کە لەلایەن دادگای انقلابەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ناوبراو ماوەیەک لەوەبەر لەلایەن ئیدارەی سڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی لاکانی ڕەشت ڕاگوێزرا بوو. خۆپیشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. شەوی شەمە 18 سەرماوەزی 1402 بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە شاری تەل‌ئاڤیڤی ئیسرائیل کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی سەواوی بارەمچەکانی دەستی حەماس بوون. بەپێی راپۆرتەکان هەزاران کەس لەو خۆپیشاندانە بەشدار بوون و جەوایان لە ڕێکخراوی خاچی سوور کرد لەگەڵ ئازیزانیان لە زیندانەکانی کەرتی خەزە دیدار بکەن و هەوڵ بدەن ڕزگاریان بکەن. جێگای ئاماژەیەکە لە ماوەی 7 ڕۆژ ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیلدا 100 بارەمتەی دەستی ئەو گروپە لە بەرامبەر ئازادی بەندکراوانی فەلەستینی ئازادکرا بوون، بەڵام هێشتا 130 دیلی دیکە لە دەست چەکدارانی حەماسدا ماون. ڕێپێوانی لایەنگرانی فەلەستین لە لەندەن. ڕۆژی شەمە 18 سەرماوەزی 1402 هەزاران لایەنگری فەلەستین دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە ڕژانە سەر شەقامەکانی لەندەن لە بریتانیا و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بەپێی راپۆرتەکان هەزاران لایەنگری فەلەستین بە دەستەوەگرتنی ئاڵای ئەو وڵاتە و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. خۆپیشاندەران وتۆکردنی قەتعنامەی ئاگربەستی نەتەوە یەکگرتووەکانیان لەلایەن ئەمریکاوە مایە شەرمی مرۆڤایەتی زانی. جێگای ئاماژەیەکە لە هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر غەزە 150 فەلەستینی دیکە گیانیان لەدەستاوە و بە سەدان کەسی دیکەش بریندار بوون. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دۆخی نەخۆشخانەی خان یونسیان کارە سادبار ناوبردووە و
خوازیاری گەیاندنی یارمەتی بە بریندارەکان بوون. دووە هەواڵ قوربانیبوونی 50 کەس بەهۆی هێرشەکانی سووریا بۆ سەر ئیدلب. هێزەکانی ڕژیمی سووریا ڕۆژی شەممە 18 سەرماوەز بە زیاتر لە 35 موشک ناوچە مەدەنیەکانی پارێزگای ئەدلەبیان بردمان کردو بەهۆیەوە 7 کەس گیانیان لەدەستا و 42 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی تەحریل شام کە کۆنترۆڵی ئیدلەبیان لەدەستایە لە ڕێگەی تۆپخانە و درۆنەوە هێرشیان کردبووە سەر هێزەکانی ئەرتەشی سووریا. لەو هێرشانەدا 7 سەربازی سووری کوژران و چەندین کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو ئەرتەشی سووریا بە موشک چەندین ناوچەیان لە ئیدلب کردە ئامانجوو بوونە هۆی قوربانی بوونی 45 کەس. لە وەڵامدا تێرۆریستانی تەحریل شام ناوچەکانی نەبەل و زەهرایان لە پارێزگای حەڵەب کردە ئامانجوو بەهۆیەوە 10 کەسی مەدەنی بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.